بڵێ بینەرانی زێدە عزیزی کەناڵی کوردستان 24 و بەرنامەی یاد و یادگار سڵاوتان لێبێت. لە شەوێکی دیکەی ڕەمەزان هاتووینەتەوە خزمەتتان، ئەم جارە هاتووینەتە پارێزگای هەڵەبجە بە دیاریکراوی لە ناو هەڵەبجەین. خۆتان نەزان بەرنامەی یاد و یادگار زیاتر کەس و کەسایەتی جیاوازەکان بەسەر ئەکاتەوە کە ڕەنگە یاد و یادەوەری جیاوازیان هەبێ، بەڵام ئێمە مەبەستمان بوو لە ناو بەرنامەی یاد و یادگار چیرۆکێکی تاڵ بەڵام پڕ هیوە، پڕ ژیان، پڕ لە جوانی، پڕ لە گەشببینی لە ناو بەرنامەکە بۆ ئێوەی ئەزیز بگوێزینەوە و کۆمەڵە پەیامێک لە ڕێگەی بەرنامەکەەوە بە ئێوەی ئەزیز بگەێنین. من بە سوپاسەوە ئەمڕۆ لە خزمەتی کاکە سەرکۆ ڕەحیمە بم، سەرۆکی ڕێکخراوی بەرەو ژیانێکی نوێ. ڕاستە سەرۆکی ڕێکخراوەکەی، بەڵام ئەمڕۆ مەبەستمانە لەگەڵ ئەو خێزانە جوانەیە وەکو ئینسانێک بیان دوێنین، باسی خۆشی و ناخۆشیەکانیان بکەین، باسی بێهیوایی و گەشببینیەکانیان بکەین. خۆی هاوسەرە بەڕێزەکەی لەگەڵ ئەم دوو کچ و کوڕە جوانە ماشەڵڵایان لێوێت. کاکە سەرکۆ، ڕێک بەو پرسیارە دەست پێ یەکەم، چی ڕوویدا؟ بەڕاستی ڕۆژێکی ناخۆش بوو لە ژیانمە، بەڵام ڕۆژێکی نوێژ بوو لە ژیانی زۆر مناڵی خاوەن پێداویستی تایبەتە کە ئێستا هیوایان بۆ گەڕێنەوە بە ناو ژیان. کاتێ مناڵ بووم زۆر کەیفم بە یاریکردنەوە بەڕاستی لەگە هاوڕێکانمە. هیوایەتم دوو گۆڵی بوو، هیوایەتم ئەوە بوو کە سەحایەکی بچکۆلە هەبێت بچین یاریکی تیا بکەین و کە بۆ هیوایە بوون کە گۆڵێ دوو گۆڵ تۆمار بکەین. بەڵام لە ڕۆژێکە ڕووداوێ ڕوویە ژیانمی تەواو گۆڕی بەڕاستی، کە ئەویش لە دەستدانی قاچەکانم بوو و پێشم نەوترا و ڕووداوە هەتاوکو و تقریبان 2 مانگی بەسەراچوو. بەڕاستی بە دیاریکراوی کەی بوو؟ ینی مێژووەکە؟ بەڵێ مێژوەکەی 1994 بوو. لە کۆستەرێکا بووین لە پێشەوە، مانێک هات بەسەرمانە بوو کە 7 نەفەری تیامرد. من لە پێشی کۆستەرەکەەوە بووم لە بینی سایق و کوڕێکی کاو لەگەڵ 4 نەفەری دوامەوە. خۆی عەدەتی ئەو نەفەران تیا بوو 21 نەفەر و بەڵام 7 نەفەری تیا بوو. یعنی لە دەور و پشتی من کەس نەما بەڕاستی. یعنی ئەوەیشی کە منی بینێ بێ وتبوویان مردووە، هەتا چوبن گۆڕیشان هەڵکەند بوو بۆم. یعنی بەڵام کە دەریان هێنابووم بە زەختی ئاسن ئەو کاتە کۆسەر و شتیوانە بوو، دیار بوو زۆر نوێڵیان نابوو لێرەم 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 هەمویان وتبوویان مردووە. یعنی کاتی داوای ئاوم کردەوە وتبوویان خۆ زیندووە. ئەو کات زانی ئەو کات یان زانی بوویان کە داوای ئاوم کردەوە تویان زیینەوە. ئیتر کاتی بردومیان نەخۆشخانە ئەوە بوو وتبوویان هیچ ئەمەلێکی نەماوە قاچانی ئەبێ ببڕێتەوە تاوە. یانی ئەو کاتێش ئۆکسجین نەبوو بەڕاستی، زروفێکی زۆر ناخۆش، شەڕی ناوخۆ، زروفێکی تاڵ باڵی کێشا بوو بەسەر کوردستانە و بەخۆمیشان نەوت بەڕاستی. چەند دوایەوە زانیت کە 2 مانگ دوایەوە لە ژوورێکی تاکە کەسیە لە ژوورێکی ئینفرادیە دەیان نابووم، وتبوویان با کەس نەیە بۆ لای، هەتاوەکو کەس پێی نەڵێ هەردوو قاچ. هەتاوەکو ڕۆژێک کابرایەکی پیر هات بۆ لام وتی ئێستا ژیان پێشکەوتەوە و قاچ دروستەکەن و شتی. وتم قاچی چی؟ وتی بۆ نازانی هەردوو قاچ و بڕاوەتەوتم نەخێر. کاتێک باوکم خۆی کرد بە ژوورە یەکسەر فریانەکەوتم هەموو شتێکم زانی. بەڵام من هەر خۆم وام دەزانی هەر خۆمم، بەڵام کاتێک کە بردمیانە قاوشێکی کە یعنی هاوشێوی خۆم بینی هەردوو دەست و هەردوو چاو هەردوو قاچینی. یعنی ئەو کاتە وتم سەرکۆ بێ بەهێزبی، سەرکۆ بێت تۆ لە داهاتوە بتانی هاوکاری ئەو کەسانە بکەی کە هاوشێوی خۆتن. فعلەن هەروەش دەرچوو. یعنی لە ساڵی 99 من کوردستانم بەجێهێشت بەرەو ئەردەن کە نە زمان نەزانم، نە هیچ ئەزانم، نە عەرەبی ئەزانم، نە ئینگلیزی ئەزانم. بەڕاستی بۆچی ئەردەن ئەختیار کرا و کاتە هەر ڕێگەی ئەردەن هەبوو بە باشی کە تۆ بتوانین تەقدیمی UNHCR بکەی، هەتا بتوانیش داهاتوویە بۆ خۆت
بنیاد بنێ بەڕاستی ینی بە بەشی خۆت لێرە ڕازی نەبووی ئەگەڕای بووەوەی بەڕاستی باشترین دۆخ بۆ خۆت دروست کرد. بەشی خۆم چی ینی من بەس لە ماڵێکا بووم و کاتە لێرە ینی نەمەتوانێت هیچ کەم بەڕاستی دەرگاکان هەمووی داخرابوون نەتەتوانێت بچووکترین شت بکەی لێرە ئەو قاچانە کە بۆم کرابوو بە دوو داشە قۆڕشتم قاچم جاری وا بوو برینداریانە کردم ینی و پێسیان لێ کردەوە ینی بۆ ئەوەی چوم کە ژیانێکی باشتر بۆ خۆم بنیاد بنێم و هەوڵ بدەم لە داهاتوە ببم بە کەسایەتێکی کاریگەر بۆ ئەوەی خزمەتی ئەو چین و توێژانە بکەم هەر لە ئەردن مایتەوە هەر لە ئەردن مامەوە هەتا فێری زمانی عەرەبی و ئینگلیزی بووم لەوێ تەعارفم کرد لەگە کۆمەڵێک بیانیە کە وتیان هیوایەتی چیە وتم هیوایەتمەوە جارێ ئەم دوو قاچەم ئینکان ئەم دوو قاچە بگۆڕم بە قاچی نییە فعلەن هاوکاریان کردم دوایە وتیان هیوایەتی چیە لە ماڵەکەی خۆمان نەمەزانی ینی کۆمەڵێکی زۆر کوردی کۆیت نزیک لێمانەوە ئەوە بوو هەر لە ماڵەکەی خۆمان سنتەرێکم کردەوە بۆ مناڵانی کوردی ئەردەن لەو سنتەرایەتر فێربوونی زمانی کوردی و کۆمپیوتەر ئێرە من ساڵی 2002 گەڕامەوە ئێرە یەکەم سەردانم ئەوش بە نوێنەرایەتی ڕێکخراوێ بوو هاتمەوە ئێرە سەردانی زانکۆکانم کرد زانکۆی سلێمانی زانکۆی هەولێر لە تراینێنە گاندە دیکێشن ینی زانین و فێرکردن بۆم ینی دوایەوە بە یەکجاری هاتمەوە ئێرە ساڵی 2010 بوو 2010 بوو ئەوە کاکە سارۆ بەجێ هێشتین کاکە سارۆ و سارۆلینە سارۆنا ئەم تەمەنی چەنە کاکە سارۆ تەمەنی چەند کاکە سارۆ پێنجی 2015 بۆ 6 ساڵەوە سارۆناش حومانگە لەگەڵ خاتون چۆن یەکتا ناسی کەی هاوسەرگەریتان کرد بەڕاستی باوکی ئەو هاوڕێکی زۆر نزیکم بوو لە ئەردەن باشە دوایەوەی گەڕینەوە هەر سەردانی هەڵەبجەی کردووی تر منیشی چاکە ناسی لێ خۆی بڵێن بنەتەوە کورد بوو یان باە کوردن لە بەغا گەورە بوون بەڵام ئیتر خۆشەویستێکی زۆرمان هەبوو ینی خۆشەویستی هەبوو لەگە باوکیە لەگەڵ باوکیە بەڵام بەواستی باوکیۆ ساردۆنیا خانم هێنا ینی تعاڕفمان کرد بەڵێ ینی پێش ئەوە تەفاهم و لێک تێگەیشتن هەبوو بەڵێ بە تاکید یانێ بەڵێ اینجا یەکترتان زۆر سەردانی ماڵەوەیانمە کردیانی من تقریبا نزیکەی 6 مانگە لە بەغا بووم لەگەڵ ڕێکخراوێکا بووم لەوێ لەگە قواتی ئەمریکایشمە کردیانی هاوکاری مەکردن بۆ ئەو عربانی کە پێویستیان بە هاوکاری بوو لە مۆنتیقەت سەدر جاجار سەردانیەوان مەکردیتر زیاتر تێکڵاویمان دروست کرد و کاتە پرۆسەکە دەستی پێکرد بەڵام بەداخەوە پێشەوەی پرۆسەکە دەستێکا باوکی لە تەقینەوەیەکە بەداخەوە ژیان لە عێراقا ینی من لەم بەرنمەیە ینی بەداخەوە لە زۆربەی بەرنمەکانە فریا کەوتون بڵێم خوالی خۆش بێت بەداخەوە خوالی خۆش یاد و یادەوەریە تاڵەکانمان زیاترە بە حزوری خۆی و لە بەردەم کامێرا چی پێڵێ بۆ ئەوەی کە پشتی تۆ بووە وەڵایی زۆر پشتی من بۆ پێڵێم زۆر خۆشمەوەی و هیوادارم بتوانین ژیانێکی جوانتر بۆ ئەو مناڵانە پێک بێنین و بیبینە سەر پێکەوە ئینشاءڵڵا هەتاکو بتوانین ئەم مناڵانە چەند مناڵێکە لە داهاتوە پلانی مناڵی ئەمە تەمای حەزەکەم تا چەند مناڵ بڕوا وەڵایی خۆمان حەزەکەین تقریبان هەتا 4 بەس ئەم بەڕاستی ژیان زۆر سەختە هەتا گەورەکردنی مناڵێک و ساردۆنیا خان ئەو ساتەی زانیت کاکسەرکۆ بەتەمایە و حەزیلێە و شتێک لە دڵیا دروست بووە حەزەکە و سەرگیریت لەگەڵا بکات هەست و مووقفت چی بوو؟ چه ئەحساسێکت هەبوو؟ بەڕاستی ئەو کاتە تقریبەن 16 ساڵ بووم یعنی تەلەبە بووم ئیتر کە سەرکۆ هات لەسەر خەر با بڵێن لە چۆن بڵێم من باوکم زۆر خۆشمەوێ ئەو زۆر نزیک بوو لە باوکم ئیتر ڕۆک و چۆن لە خۆشەویستیەکەی باوکم یعنی کە ئەوت بینی ئەوەندەی خۆشەوی تر تۆ زۆر دەمە کەسێکی باشترێ کرد بۆم باوکم
ئیتر بۆ هیچ لەحزەیەک هەستت کرد کە کاک سەرکۆ بۆ نمونە هەردوو قاچی نییە ئایا هاوسەرگیری و زەواجی لەگەڵ کەمیاننا بەعکسەوە هەر من سێری یان جەستەی سەرکۆم نەکرد بەڕاستی ڕۆح و دڵی دڵ و سەرکۆ بیرکردنەوەی. باڵێن بەڵێ ئیتر ئەوەیە ئینسان بە شکڵ و جەستە نییە لەوە چێ لە دوا ڕۆژ منیش ئاوا یعنی تووشی داوی هاتوو چۆیان شتێکی کە یعنی من بەستم ئەوەیە نەخێر چەندت خۆشەوە زۆر زۆر سەرکۆتانی بژیت یا ڕەبی هەمیشە کۆ و دڵخۆش بن پێکەوە هەمیشە بەختەوەر بن براگیان ئەگەر پێت خۆشە با بڕوین پیاسەیەکی ناو شار بکەین هەر بژیت. کاکە سەرکۆ دوایەوەی لە ماڵە ئاوەدانەکە ستاینواتینە دەرەوە ئەم جێگەیە کوێ بۆ ئێرە اختیار کرد بەڵێ ئێرە بەڕاستی هەموو ڕۆژە نێمە ئێرە ئەوەکو بڵێ دڵم ئەو ناخواتەوە لا ئێواران دەبێت پیاسێکی ئەم ناوە بکەم هەم منزڵگەی باو باپیرانە بەڵێ هەم شوێنێکی دڕفێن و خۆشە فێنکە ئەو هەوای خۆشە بە تایبەتی تریش بەرەو هاوی نەڕوە ئەم ناوەیە زۆر زۆر فێنک و وایە سێمە لەوێ هاتین گەرم بوو کاتینە چاو شوێنەکە زۆر زۆری باڵێ هەر بۆ خۆی چاوک شوێنێکە دڵ ئارامەکاتەوە ئەگەر بچی بەناو بەخانە بچیتە خوارەوە هەر جەوەکە تەواوە گۆڕێ بەڕاستی ڕاستە لە یەکێ لە پۆستەکانی فەیسبووکت نووسی بود کەسە دڵخۆشەکان سوپاسگوزار نین کەسە سوپاسگوزارەکان دڵخۆشن لە ١٩٩ ڤیددیۆکان و وێنەکان تۆ بزت لەسەر لێ و پێەکەنی لە کاتێکە خەڵکی دیکە بینین کە ڕەنگە هەردوو قاچی هەبێت هیچ کێشەیەکی نەبێت ڕەنگە لە ڕووی مادیشەوە کێشەی نەبێت بەردەوام بێتاقەت و بێزارە نهێنی ئەو پێکەنین و دڵخۆشیە چییە؟ بەڕاستی نهێنیەکەی ئەوەیە کە من ژیانەوە بەخشم کە ژیانەوەشم بەخشییا بێ خۆم لە پێش هەموو کەسێکەوە ئەو ژیانەوەم تیا موجود بێ و سوپاس بخوا و ژیانەوەم تیا موجودە یعنی کە لە ڕۆژی لە دەستدانی قاچەکان واتە ئەسا ناومێت نەبووم لە ژیان چیت هەیە بۆ کۆمەڵگە چەند گرنگە کۆمەڵگە خێزانەکان کاتێک کەسێکی خاوەن پێداویستی تایبەت لەناو خێزانەکەی یان کاتێک کەسێک خاوەن پێداویستی تایبەت لەسەر شەقامەکانە بینن لە جیاتیتانە و توانج لە جیاتی ساردکردنەوەی لە جیاتی ئەوەی خۆی لە معاناتێک و خەمە خۆ من ئەزانم جەنابتان خەمتان هەیە ئازارتان هەیە معاناتان هەیە بەڵام کە دیتە دەرەوە بڕیارە دەی پێ بکەنی بۆی ژیان و ژیانەوە ببەخشیت چیت هەیە بۆ ئەوانە گلەیەکت لێیان هەیە بە تاکید گلەیی سەرەکیم لەو مرۆڤانە هەیە بەڕاستی کە بەنا مرۆڤانە بیرەکەنەوە لە واقعی ژیان واقعی ژیان هەرەوە نییە من بە جەستێکی کاڵ و کاملمەوە دانیشتم لێرە هەردوو قاز هەردوو دەست هەیە و کێشەم نییە ینی چاوم هەیە و کێشەم نییە ئەگەر تۆ یعنی لە فکر و هزری خۆتە کەسێکی کاریگەر نەبی لەسەر کۆمەلگا ئەوە کەمەندابوو نییە ئەوە کەمەندابوونی سەرەکیە لە ژیانی ڕۆژانەی هەر تاکێک لە ئێمە بەڕاستیانێ باشە من بابەتێک گرنگە بەلامەوە زۆر جار ئینسان کە تووشی بۆ نمونە کە ئەزیزێکمان لە دەستئین کەسێک یان کە بەشێکی جەستەمان لە دەستئین ڕەنگە ئەگەر بەدەنگی بەرزیش نەبێت بەدڵی خۆمانەوە بڵین خوایە گیان بۆچی من ئەماڵین بەڵانی بۆچی خوایە گیان بۆچی ئەو کەسم لێ ڕۆژ خوایە گیان بۆچی ئەو بەشە جەستەم لە دەستدا پەیوەندی لەگەڵ خوددا چۆنەکە من پەیوەندێکی بتەومە سوپاس بخۆیانی هەرەوەی شەوای لێ کردوم کە من دایمە خوا زەردەخەنە ببەخشم زەردەخەنە لە بەڵێ لە دڵەوەیەت بەڵام شتێکی شەیە کە دڵ کار پێەکە بەڕاستی ئەوش خودداوەندە ئەبێت چاک ئەوە بزانانی کە خودداوەندە و خۆشیانە ئاخاتە ئەو زەردەخەنانە خاتە سەر لێ کە لە ڕووداوێکی ئاوش لە تۆ ڕۆدا بۆ هۆکارێک ڕۆدا ڕەنگە ئەگەر ناو ڕوودا بە هەموو ئەمرت نەتوانی باە زۆر زۆر یعنی من هاوڕێ ئەمریکەکان وێستا پێ مەڵێن
وەزارەتەکەی سەرکۆ یعنی ئەوەنە ئیشەکەک بگەورەیە بینن ساوکاری چەند مناڵ چونکە ئەبینم لە تەواوی کوردستان و عێراقەوە لە ئاکرێەوە لە کەلارەوە نازانم لە سلێمانیەوە لە کەرکووکەوە لە سۆرانەوە لە شوێن و ناوچە جیاوازەکانەوە سەردان دەکەن بڕواکەی لە بەسرەوە ئێستا لە سووریا و هەفتەی پێشوو لە کوبانیەوە هاتوون بۆ هەڵەبجە بڕوا بکەیانی بێ بەرامبەریش خزمەت گوزاری پێشکەشەکەی ئێمە شتێ نییە بڵێ شتێ وەرناگرین بەڵام بە فەند و هاوکاریەکانی ینی ئەویش خێرخوازانەیە ئەویش مرۆڤ دۆستەکانەیە بەڕاستی سوپاس بۆخوای عنی دۆشتێکی واکەن ینی دۆنیشتێکی واکەن ینی کە ئێمەی سەرسام کردووە کە لە ساڵانی ڕابردووە ڕێکخراوێکی گەورەی ئەمریکی نەیەتوانێ ئەوە هاوکاری کۆکاتەوە بەس لەم ساڵە لە مانگیەک و هەتاکو ئێستا توانیمانە 654 کورسی تایبەت دابش ئەسا چینە ئۆفیسەکەش لەوێ ماشەڵا ئێرەوەنە فێنکە حەزەکەم لێرە بەرنامەکە تاواگەین بەڵام زەرورە بچینە ئەوێش یەک خولەکەم ماوە لێرە مەبستمە بزانم ینی ڕۆژانەیە من لە تۆڕە کۆمەڵایەتەکان گوێمان لێ بێت کەسێک خۆی کوشت کەسێک هەوڵی خۆ کوشتنیە لەبەر دۆخە دەرونیەکە ڕەنگە هیچ کێشەیەکیان نەبێت ئێوە وەکو خۆتان وەکو کەسانی خاوەن پێداویستی تایبەت وەکو ئەوەی کە بۆ نمونە تۆ پەنجەیەکت برینار بێ ئازاریە وەرە هەردوو قاچت لە دەست دابێت چیان پێڵی چ پەیامێکت بۆیان هەیە سەبارەت بە ژیان سەبارەت بەوەی کە خۆکوشتن چارەسەر نییە بەڕاستی منە هەرەوەیان پێڵم ژیان جوانە ژیان بریتی نییە لەوەی کە بیریت بکەیتەوە پەتیان واسی خۆت بکێنی ژیان زۆر لەوە پیرۆسترە ژیان زۆر لەوە جوانترە ئەتوانی تۆ شتێ پێشکەش بکەی بە کۆمەڵگەکەت نەک شتێ پێشکەشکەی کە داهاتووی تۆ چەند ماڵێکی کە و چەند خێزانێکی کە بخاتە مەترسیەوە بەڕووی داوە ئەو کەسانی سەردانتانەکەن لەبەرتانە و توانجی کۆمەلگا لەبەر مامەڵەی خراپی خێزان بیریان لەوە کرد بێ کۆتایی بە ژیانی خۆیان زۆر سەردانی کردن زۆر ینی یەکێ لەو خێزانانە کە هاتە لەم بەڕاستی ینی ویستومە مناڵەکە فڕێە ئەوەنە کۆمەلگا هاتوۆتە سرم دراوسی هاتوۆتە سرم کچەکەم گەورە بۆ باڵغ بۆ توێتی شو ناکە لەبەرەوەی ئەو مناڵی خاوەن پێداویستی تایبەتانەیە ئێمە نامانەوێت کە کچێ لە ماڵەکەتان بخوازین کە مناڵی خاوەن پێداویستی تایبەتانەیە بۆیە شتی زۆر ڕوویاوە بەڕاستی ینی و خێزانی زۆر لە یەک جابوونەتەوە لەسەر مناڵی خاوەن پێداویستی تایبەت باسی ئەوانە شەکە زۆر باشە کاکە سەرکۆگیان بە وردە بجوڵین بەرە و ئۆفیسی ڕێکخراوەکە ببینین لەوێ لەو شوێنە بچووکە ئێوە چەند خزمەتگوزاری گەورە پێشکەشەکە فەرموو برا سەرکۆ لە ئۆفیسی ڕێکخراوی بەرەو ژیانێکی نوێین حەزەکەم لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە ئەمە ئەبینی چ هەستێکت هەیە بەڕاستیەوە خۆشترین و جوانترین هەستی منە کە ئەوەستا خۆی لەوە بینێتەوە کە دیارێکی گەورم پێە بۆ مناڵێکە قاچێکی لە دەستداوە ئەوانەی دێنە ئێرە زۆریان بەبێ هیوایی دێن زۆریان بەبێ تااقەتی دێن زۆریان بە گریانەوە هەستەکەن تەواو خی گەوراوانی لەبیر کردووە بەڵام کە دێنە ئێرە ئەزانن کە خی گەورە تۆی بۆ نردون کێن ئەوانەی سوودمەند دەبن لەو خزمەت گوزاریانەی جەنابتان لێرە پێشکەشیەکەن بەڕاستی بەگشتی مناڵانی توشببووی فلیجی مێشک و مناڵانی خاوەن پێداویستی تایبەتە کاتی ئێنە ئێرە هیوایەکیان بۆ گەڕێتەوە زۆر مناڵ هەیە 11 ساڵە هەتا ئێستا نازانێت دانیشتن چۆنە 5 ساڵە هەتا ئێزان نازانێت دانیشتن چییە کاتی یەنە ئێرە لەسەر کورسی دایانە هەموو دایک و باوکو ئازانن هەموو دنیای نیێوانە بۆیە هیوایەکی گەورەیان بۆ گەڕێتەوە دایک و باوکانە ئەو پەیوەندیە چییە لەگەڵ مناڵەکانە بینم لەگەڵیان ڕائەکەی لەگەڵیان عەرەبانەکەی دەستیان کورسیەکەیان پێکەنی لەگەڵیانە دەستیانەگری یعنی پەیوەندیەکی سەیرە لە باوک و فەرزەند دەچێت ئەو پەیوەندیە ئەمە چەند جێگەی متمانە و دڵخۆشیە لای خێزانەکان یەک پەیوەندیە لە چرکە ساتێکا دروستە بێ و پەیوەندیە نییە کە مانگاومە ینی هەفتەیە 2 هەفتەیە مانگانە بەڵێ
چرکە ساتێ دروستە بێ ئەو چرکە ساتەیە کە ئەو مناڵە لە باوەشەگرم خەندەی پێشکەشەکەم کورسێکی پێشکەشەکەم کە دایانیشێنم ڕاوڕەوەیەکی پێشکەشەکەم کە هەڵیەسێنمەوە قاچێکی دەستکردی پێشکەشەکەم کە ئیوەسێنم لەسەر قاچەکانی هەتاوەکو بێتەوە بەڵێ هەستێکی ڕۆژ جوان هەستێکی دانیشتنی پڕ لە هیوا پێبەخشمەوە بۆیە بگەڕێت بۆ ناو ژیانێکی نوێ. باشە ڕووی داوە مناڵ بێتە ئێرە و نەیزانی بێ کە جەنابیشتان هەردوو قاچتان نییە دواتر پێی زانی بێ کە زانیوێتی چی کردووە چه هەستێکی هەبوو؟ زۆر مناڵ ینی لەم شوێنە دانیشت بووم ینی مناڵەکە هەردوو قاچی لە دەستدا بوو ینی نەیزانی من هەردوو قاچم نیە هەتا قاچەکانی خۆم بۆ دەرێنا وتی با بە خۆی هەردوو قاچی نییە وتمەی چۆن من هەردوو قاچم نییە ئەمەوەکو منت لێ دەرچێتش لە داهاتوە خزمەت بکەی هیوا بخشیتەوە بەژیان ماشەڵڵا لە کاتی یاساییە لە گەشت و سەیران و وەرزشکردن جلی کوردی جوان و شتانە ئەسڵەن هەست ناکەی کە بۆ نمونە هەردوو قاچەکانت بەڵێەوە زۆربەی جاریش بۆ پانتۆلە سێچارەکەەوە یم من خۆمەکەم هەر ئاوادێ بەان قەزواکەم نەفیزە نەتەکە بوونە بۆ جوانێ بەڕاستی ینی زۆر خەڵک هەستەکە بۆ جوانیە زۆر خەڵک هەستەکە بۆ فیزە بۆ تەکە بوورەوەکەم نەخێر ئەوە شتێکە کە خی گەورە پێی بەخشیومە بێتەوە سیرێکی من بکەیت کە هیوا بەخشیتەوە بە ژیانی خۆت نەک تۆ کەسێکی نۆرمالی کێشت نییە قاچت باشە دەست باشە بیر و هۆشت باشە بەڵام ناومێدی لە ژیان ناومێدی لە ژیان ناتوانانی خزمەتێکی خەڵک بکەیت ناتوانانی خزمەتێکی خۆت بکەیت ناتوانانی خوش لە خۆت ڕازی زۆر لە هەمووشی خراپتر ڕەنگە ڕۆڵێکی زۆر نەرێنی و سلبی بێ لەسەر و کەسانی کە وەکو جەنابەت خزمەتەکەم ئەو مناڵانەی دێنە ئێرە و خێزانە نەی دێنە ئێرە هیوا و ئاواتەکانیان چین چونکە من نەزانم هیوا و ئاواتەکانیان زۆر گەورە نین بەڵێ بەتاکی زۆر مناڵیەتە ئێرە یعنی هیواخوازە کە بچێ بکەوتە سەر پێکانی خۆی و بەس ئەو ئاواتەیە زۆر مناڵ هەیە بۆ کورسیە بۆ کورسێکی کارەبایی کە بچێت بۆ قوتابخانەوە بگەڕێتەوە زۆر مناڵ هەیە ئاڵێ بەس کورسێکمەوێ لە بە دەرگا دانیشم یعنی ئەو هیوا چیە ئێمە نتوانین ئەو هیوای پێبەخشین با ئەو هیوای پێبەخشین هەتاکو ئەویش هیوا بەخشێ بە کەسانی کە چ چیرۆکێک زۆر کاریگەر بوو هاتە بەردەستی لێرە کاریگەرترین چیرۆک ئەو چیرۆکە بوو کە دایکی هاتە لای من وتیامەوەی مناڵەکەم فڕیان بەڕاستی خاوەن پێداویستی تایبەتە ئەگە فڕی نەدەم جیا ئابینەوە لە یەکتری ئێمە بەڵام من هیوان بۆ گەڕانەوە دایک و باوکم هێنا هەردووکیان دامنیشاندن لێرە هیوان بۆ گەڕانەوە بۆ ئەوەی خۆم کرد بە پێناسەیەک و وەکو چیرۆکێکی کاریگەر داڕژان بەسەریانە بەڕاستی بۆیە ئێستا ئەوان ژیانێکی خۆشیان هەیە و نە مناڵەکەیان لە خۆیان کرد و نەخۆشیان لەیە کرد هەر ئەمە وەرگری وەکو کاریگەری ئەوە کافیە زۆر بە کورتی پێم بڵێ وشەی مەحاڵ لای تۆ چمانایەکی هەیە هیچمانای هەیە وشەی مەحاڵ هیچ مانای نییە چونکە تۆ توانی هەموو شتێ ئەوەی نەبێ بیکەی بەڕاستی ینی تۆ شەر نییە دوو قاچوو نەبێ دوو دەست و نەبێ دوو چاوە نەبێ ئەتوانی هەموو شتێ بکەی لە ژیان بەڕاستیان ئێستا خۆم بە خۆم هیچم کەم نییە لە تۆ هیچم کەم نییە لە مرۆڤەکانی کە سیارە لێ خڕۆم ئەڕۆم ئیش و کاری خۆمەکەم ئێمە ئێرە خزمەتێکی گەوری پێشکەشەکەم لەگەڵ ئەوەیشە کە گەورەترین شانازی منەوەی لە ئەمریکاوە پێڵێن وەزارەتەکەی سەرکۆ لێرە ڕاستە من زۆر سوپاسانەکەم کاکە سەرکۆگیان وەزارەتی تەندروستی وەزارەتی دارایی بە هەمووتانەوە لایەک لەو خزمەتە بکەنەوە کە کاکە سەرکۆ لێرە لە هەڵەبجە بە تەواوی کوردستان و دەرەوەی کوردستانیش پێشکەشیەکە بۆ ئەوەی زۆرترین مناڵ و خێزان سوودمەند بن لەو خزمەت گوزاریانەی کە بە شێوەیەکی متەواضع و ئەوەندەی پێیانەکرێت کە بێ بەرانبەر پێشکەشیەکەن لایەن لێ بکرێتەوە بەدەمیانەوە بێن و پرۆژەکەیان زۆر گەورەتر بکرێت و بە تەواوەتی بێ بە پرۆژەیەکی کوردستانی کاکە سەرکۆ ڕەحیم سەرۆکی ڕێکخراوی بەرە و ژیانێکی نوێ زۆر سوپاسانەکەم سوپاس کە هەر لە ماڵەوە وەکو خێزان پێشوازیتان لێکردین و ئێستا شەخیر شت بەناو جوانیەکانی هەڵەبجەیە گوزەرێکمان کرد و هاتوینەتەوە ئەم ئۆفیسە کە شوێنێکی پیرۆزە و خزمەتی تیاکەن ماندوو نەبوو